بینرانی بەڕاست خۆشەویستانم جارێکی دەسڵاوتان لێ بدوو بە خۆشحاڵی و لەگەڵتانم بۆ تاواکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاکە دیێتوانی وەڵام بیت وەکو چۆن ئەوتی کەعبدولسەلام من ڕێزمە پێشتر هەوڵێم ینی هەندێک شتێ بەڵام کە من تۆمەتی ئاراسی من کردووە تەنها بیرتە خەمەوە پێم ناخۆشە چونکە تۆ قسەکانی خۆت کرد من داوای کاکمێ دەکەم بەرنامە بۆ کاک عەبدولسەلام چونکە عەبدولسەلام بەتەمایە مۆمێکی بدایێت بۆ خۆی تا ئاخری بەرنامەکە قسە بکات و من هیچ نەڵێم من ئەبێ ڕەخنە بگرم ئەو بە منی وت پەخشانە بە منی وت قەوانی کۆنە بە منی وت ئاخوند من هیچ قسەیەکم من بەسەرکردەکەی ئەو متووە لە 61ەوە سەرۆکی بەسەرکردەکەی ئەو متووە تۆ ئەبێ بڕۆیت بەسەرکردەکەی ئەو متووە بەس پێم وتو کاکە ئەم یاسایە سەروەرکە هەر ئەوەی پێڵم ئەمە من بەڕاستی من نهاتم تۆمەت کاک عەبدولسەلام بەداخەوە کاک عەبدولسەلام و هەون و سەرایەن تریش کە لە پاری دموکراتی کوردستانێکی دی نیشتیمانی کوردستان نووسەری باشن و ئەکادمی باشن بۆ یاخی مۆزوعەکەمان بۆ کەن لە جاتیەوەی ڕووی ڕاستی ئەسڵەکان بن ینی من ناکرێت لە دانیشم بەم ئەم خەڵکەکەم لەبەر ئەوە ناکرێت بەڕاستی تۆ ئەم تۆمەتە بە من فرۆش کاک عەبدولسەلام ئەتوانین بەردەوام بین ئێمە لە کوردەواری قەوانی وەڵامی پرسیارەکەم کاکە میوانێکی تر بدۆزن کاک مهدی ئێمە من بەشدار نابم لەو بەوزا کاک عەبدولسەلام حەزەکەم بەڕاستی تا کۆتاییەکەمان بێت و ئێمە بەردەوام بین لە نەخێنە ئامادەنیمی یەک ثانیە ئامادەنیم ئیتر کاک عەبدولسەلام فەرقەکە ئەمەیە تەحملی من ناکەی لەم شوێنەوە قسە بکەم چۆن تەحملی ئەوەکی تۆ هاتووی شەڕی سیاسی بکەی عەزیزم من نهاتوومە شەڕی سیاسی بە قوربان تۆ هاتووی دەموچای بڕۆ بۆ خۆت باسی پارتی و یەکەتی بکە 100 ساڵی تۆ ئەڵێ شانازی پێوەکەم باسی نەکەم بڵێ شانازی پێوە ناکەم با من قسە نەکەم کورە بۆ شانازی نەکەم من عمرم داناوە سەر من ئەو خەباتە جەنابێت ئەو قسە ناکەی کاک عەبدولسەلام من ویستم بە هێمنی بەشدار نابم لەو پرۆگرام بۆم نووسیوی چەند تۆمەت بە من بارمەتی خۆت کاک عەبدولسەلام ئەوەی کاک عەبدولسەلام جەناب تۆوا و کاکە ومێت ڕژات لێ یەکەم من ڕێزم بۆی هەیە داوای لێبوردنی لێ یەکەم وەکو لە ئەو بەعمرتر داوای لێبوردن لێ یەکەم کاک هەردی بەڵام من نەهاتوو بووم بۆ ئەو جڕە ئەو شەڕە شەقا بۆیە ڕژات وڵی کاک عەبدولسەلام شەڕە شەق نییە ئەمە حیوارە من قسە نەوەی کۆن و نەوەی حیوار نییە تۆمەت دانانە کاکە هەردی کاکە تۆ بە من وتووە هیچ بە تۆ نەوتووە هیچ بە تۆ نەوت کاک من بە تۆ ئەڵێم ئاخوند کاک ئاخوند دەستوری هەرێمی کوردستان بۆ من چیرۆکەگێری کاک عەبدولسەلام ئەگەر وەڵامیان پرسیارە من بێتەوە سوپاس دەکەم بوو من خۆشحاڵە ئەگەر وەڵامیان پرسیارە من بێتەوە تواو نانا خۆت و بڵاو ناکەی ئەم حیوەرە ئێمە بەرنامەجەکە ڕاگرە من داوای لێبوردنتان لێ یەکەم من بەشدار نابم بەردەوام نابم و حەزەکەم بڵاوی نەکەی چونکە ئەم مەهزەلەیە ئەمە دەرچیت خەڵک حەیامان ئەچیت نەکاکێ وڵی کاک عەبدولسەلام بات بموتای ڕاستەکەی تو مەهزەلە نەبوو ڕاستە وڵی ئەو لە کوردستان تیڤی ئەمەگەر بکرێت ئەمە تۆ هەرچی بڵێن بەسەر چاوی ناکرێت کاکە تەبا و ناتەبایە قورآن نەلێ با بە ڕەئی خۆت بڵێ عەزیزم من و تو نهاتوونە شەڕ و شەق بکەین تۆ وەڵامیان پرسیارم بەرەو بۆ دەبێ وڵات شەڕ بکەین بۆ ئەبێت یعنی ئەو دەستکەوتانە لە ئازادی ڕۆژنامەگەری لە بوونی فرەحیزبی لە ئازادی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ ئەمانە بە دەستکەوت کاک مهدی بەرنامەجەکە تەواو بووە من بەشدار نابم بەرنامەجەکە لە ڕووکە کاکە بەست خوارد ڕجات لە یەکەم کاک ومێت بەڵێ بەڵێ باشە بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویستە و ئاگادار بوون بەهۆی ئەو گفتوگۆیی کە دروست بوو بەرنامەکەمان کۆتایی پێهێنەوە بەڕێز کاک عەبدولسەلام بەرواری لە بەرنامەکە ڕۆشت و ئومێد دەکەین کە بەرنامەکە جێگەی سوود بوو بێ و بەرنامەکە ئەنجامی ئێمە ئاماژمان هەمیشە گفتوگۆیەکی ئازادانە و گفتوگۆیەکی مەدەنیانە لەسەر هەموو ئەو دیاردانی کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدەن ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو بینەرانمان سڵاومان هەیە بۆ کاک عەبدولسەلام و سوپاس بۆ بەشداری کردی سڵاومان هەیە بۆ بەڕێز مامۆستا هەردی کە بەشداری بەرنامەکەیمان کرد و سوپاس بۆ ئامادەبوونی سوپاس بۆ هەموو لایەک و زۆر سوپاس.